سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر هۆشیاری هاوڵاتی سەبارەت بە ژمارەی فریاکەوتن لەنێو پارێزگاکانی هەرێمی کوردستان کە هەر پارێزگای کۆدێکی تایبەتی خۆی هەیە ژمارەیەکی تایبەتی خۆی هەیە بۆ فریاکەوتنی تەندروستی بۆ پۆلیس بۆ ئاسایش بۆ ئاگر کوژێنەوە ئەرێ بەڕاست ئەو هەموو ژمارەیە کە هەیە لەنێو هەرێمی کوردستان ئەو هەموو کۆدەی هەیە لەنێو هەرێمی کوردستان ئەو هەموو ئامرازەی پەیوەندیکردنی کۆمپانیا جۆر بە جۆرەکان هەیە لەنێو هەرێمی کوردستان ئەمە نەبۆتە ئاڵۆزێکی زۆر بۆ هاوڵاتیان ڕێخستنەوەی ئەم پرۆسەیە ڕێخستنەوەی ئەو هەموو ژمارە ئامێری پەیوەندیکردن لە یەک ژمارەدا تاکە چارەسەر نییە با بزانین هاوڵاتیان چ دەرێن و دام و دەستگاکانی حکوومەت و تیمەکانی فریاکەوتن سەبارەت بەم پرسە بۆ چوونیان چییە؟ ئەگەر حالەتێکی تاڕە لەم بازارە دروست بوو کەسێک لە خۆ چوو لە هۆش خۆی چوو چی دەکەنێ وەکو ئیسعافاتی فەوری وەکو ئیسعافاتی فەوری ئەوە هەم لێ دوکانی ئەمە تایدی دێنێ و بین دەهێنی ناو تەکسی یەکسەر تەکسی بات خەسە تەکسیە سەریع یەکسەر ببێ ئەوە ئەدی ئیسعافمان هەیە ئۆتۆمبیلی فریاکەوتن لۆ تەکسی ئۆتۆمبیلی فریاکەوتمان بەسە تا فریاکەوتن دەگاتە ئێرە ئەمە دەگەین نەخستەخانە ینی تەکسیەکە باشترە لەو سەریعترە باشە ئەدێ ڕقەمی چەندەی فریاکەوتن تەندروستی 122 تۆ پێم بڵێ هی سەبارەت بەوە ئاگر کوژێنەوە ڕقەمی چەندە 122 نازانی 122 فریاکەوتنە باشە ئاگر کوژێنەوە 115 باشە ئەو هەموو ژمارەیە زەحمەت نییە لەبەرکردنی هەدی تونند و تیژی ژنە ئێستا دەڵێن کاکاوی ئەگەر کێناکە زەحمەتە خۆی نەخێت لەبەرکردنیشی زەحمەت نییە ئەگەر ئێستا لێرە بنووسیان لەلایەش بنووسی هەموو خەرتان لێبەرکە بەتیس کات هیچ کەسێک ئەو ڕقەمەی زەحمەتە لەبەر ینی شارەوانی زەڕورە لیستێک دابنێ ئێستاگە بێ لەسەر چیلۆ عامدەی دەداتن هەم خەری دەبینی ئەوە چیە مەسەر ئەوە دەنووسی فریاکەوتن 110 دەیە ئەوە هەریق ئەوە 110 دەیە ئەوە ئی بەس ئەگەر نەبیتن خەرک سوانیتن ئێستا بیست نەفەرشکی سوارکەی تەبعان کەس نازن ئەو ڕۆ خەرک بەخۆی مێشکەکەی مەشغولە باشە ئازا ئەگەر حکوومەت هەموو ژمارەکان بکاتە یەک ژمارە بۆ نمونە بڵێ کاکە 111 لێدەن تەندروستیە پۆلیسە ئاسایشە چوزام کامە پێویستیت بە کامە بی وەڵامت دەداتەوە باشتر نیە یەک ژمارە بی احتیاجی زۆر احتیاجی یەک ژمارە بی تەلەفۆنی پێ بکەی لەبەوەی هەر خزمەت گوزارێکت پێویست بیتن دەتوانین نەوی داواکاری بکەی چەند ژمارەی فریاکەوتنی خێرا ئەوجە پۆلیس بێت تەندروستی بێ ئاگر کوژێنەوە بێ ینی ئاگاداری یان لەبەرت کردووە وڵا هەندێک بۆ نمونەیانی بۆ نمونە پۆلیس چەندە؟ پۆلیس 104 باشە پێت باشە ئەو هەموو ژمارەیە هەبێ ینی ئاگر کوژێنەوە 115 ئاسایش 106 جوزانم ئیتر باش نییە بۆ باش لەبەرەوەی باش هەموو ڕقەمەکان لەبەر ناکەین بۆ نمونە یەکێک دەتوانین لەبەرکاندێک ناتوان لەبەرکە بەڵ یەک کۆد بیتن مەکووە بەدالە بیتن دەتوانیتن لەو ڕێگەیەوە هەموو بەشەکان وەرگریت ینی کەسێک بە تەمەم بێ کەسێک چوزانم خوێندەواری نەبێ ئێستا خۆڕژەی نەخوێندەواریش لە کوردستان و عێراق یەکجار زۆر بووە نییە ینی دەبێ یەک ژمارە بێت لەبەرەوەی یەک ژمارە بیتن کەسەکە دەتان یەک ژمارە لەبەرکە هەیە مەسەڵەن نەخیندوارە بەتەمەنە ئەوتان یەک ڕقم لەبەرکە ئەو ڕقمەی تەلەفۆن دەکە بۆ هەر شوێنێک بیتن دام و دەستگایش حکوومەت بیتن لێوێندە وەکو بەدالێک بیتن ڕاگوازی فریاکەوتن کایان ئاگر کوژێنەوە کاتن هەر چستوانم هەرموو حکوومەتی کۆمەڵێک ژمارەی فریاکەوتن پۆلیس 104 ئاسایش 106 122 فریاکەوتنی تەندروستیە ئەو هەموو ژمارەیە هەیە بەڵام هەندێک جار هاوڵاتیان هەیە ینی تەلەفۆن دەکەن بۆ گاڵتەکردن ئەمە دیاردەیەکی چۆن دیاردەیەکی زۆر ناشتینە ئەوانە کرایە کە لۆ کاتی پێویست ینی ناکری ئەوانە ئەوەی لەسەر پێ دوای دەبی سزای تون بدرێنەوە کەسان من لەگەرەوەی مە سزای زۆر توندی لەسەر تون بیت بەڵێ باشە سیمکارتێکی زۆر لە بازار هەیە پێ دوانی ئەمەش گرفتێک بێتن ئەو شەریکانە و سیمکارتانە دەفرۆشن وا دەکا خەڵکێک ناسنامەی نەبێ گاڵتە بە خەڵک ئەوەش دەبی کۆنتترۆل بکرێ بە هەموو نەوەچ باشە خەڵکانێکی زۆر مشکلیان هەیە لەسەرەوەی سیمکارت بەڵێ یانی تۆ دەڵێ بۆ ڕێخستنەوەی ئەو حالەتانە طبعاً دەبی ئەوانە هەمووی ڕێک بخرێتەوە هەمووی دەبی بە فۆرم بکرێت و بە لە یعنی مباشر لە شەریکە وەربژیری باشە ژمارەی تونوتیژی دەزانی تونوتیژی خێزانی
نەخێر ئەوان بۆ ینی قەت بیر لێک تۆ ژمارانە لەبەر بکەی پێت زەڵ والله زۆر پێویستە بەس زۆرە زار طبعا لەبیر زۆرە هەمووی لەبیر دەکرێ و ئەو کاتیکە پێویست دەبیتن ئەو کاتی دەزین وەستای سعاتی تۆ بەڵێ بەڵێ فەرمو چەند ساڵە ئیشی سعات دەکەی والله تقریبا 30 سال دەبێت لەو بازاڕی حالت بۆ کەسێک لە خۆ بچێ ڕووداوێکی ئەگەر کەوتنەوە شتێک والله زۆر زارەوە هەبووە نەفەر هەبووە بەرێن سەرعی هەبوو لە خۆی چووە چیت کردووە بۆ والله لەولاتر بۆ لە تەنیشتەمان نەبووە چیت کردووە بۆ نون ئێستا لەو دوکانەیە من لە خۆ بچم چ دەکەی فۆری لە بۆ ئیسعافی تەلەفۆن دەکەم چەند والله ئیسعاف لە موبایلی دەبینەوە ئەگەر نەمدیتەوە ئەگەر يعني نالە خەزت بەسەڵ کردووە؟ طبعا تێدا بەخۆی دارە لێ دەکسەر دەداتێ چ شوێنێکت خەزم کردووە وڵای تمارە تەواری ئێوە ینی نەخۆشانە بەڵێ بەڵێ تێدا تەندروستی بڵێن تێدا دواتر موبایلەکەم تێدا بەڵێ ئاخر چی بچی پۆلیسە پۆلیس ئاسایش ئاسایش هەمووی 100 سال لێ دەی هەموو شتەکەت پێ دەدەی 104 پەیوەندی بکەیت والله وازم. بەخەمیت کەت دەداتێ طبعا هاوکارت دەبێت ئەیدیکو قابل چۆن بەس 100 وڵای تا سال ئێستا من ئیشم پێ نەبوو بەس 104 چۆن لێ دەدەی هەر دەنووسی 104 100 سالی دەڕاست دەڕۆ بخۆی دەڕوە دڵنیای والله بۆ تێستێک نەکەین والله ئەمن بەفکری خۆم هەر دەنێن 100 سال لێ ئەوزاوە دەم ئەی 066 زیاد ناکەی قورحان نەمزانێ باش ئەمن تۆ پێم بڵێ هاوڵاتیەکی چەند ساڵە کاسبی تا ئێستا ئیشت بەو ژمارانە نەبووە ئەو هەموو ژمارەیە ئاڵۆزی دروست ناکە ئیشم ئەگەر جەمعات نەگەیشتا بنایەمش ئیشم پێ دەبوو بەس جەمعات لێرە لێکوانە ئەوە دوای ئیسعافات بردی وتیان ساعت بردی دیکو باشە تۆ پێم بڵێ ئەو هەموو ژمارەیە هەر بەڕێوەبەراتیەک هەر سلکێک ژمارە چیە ئەمە ئالۆز نییە یەک ژمارە هەبی باشتر نییە بەرێ وڵە وەریە بەرێ وڵای یەک ژمارە هەبی هەموو خەرخ لە بیری دەبی زۆر زۆر باشە ئێستا سلێمانی ژمارە کۆ دەکە بەڵێ. دوهۆ کۆ دەکە هەولێر کۆ دەکە ئێوە خەڵک کۆم و قەمەی بە دەزان خوددای قسەکەیت لەو وەختەش بۆ خۆی ڕاستە مۆبایل لەوانەیە تێشیدایە بۆ ڕقەمی تێش دەبینەوە دەبی ئەوش بدەینەوە زۆر ئاسانە لە خۆمان ئیشی خۆمان هەم شتەشی دەبینەوە ئەوەش دەبی ئەوەش لە هەمشتی فەرستەر دەی بدەینەوە یەکێک لە گرفتەکان ینی ئالۆزبوونی فکری خەڵک لەوەیە کۆدی شارەکانیش جیاوازە ڕاستە زۆربەی سلکەکان تەندروستیە ئاسایشە پۆلیسە سوزانم تەندروستی هەریەکە ژمارەیەکی هەیە بەڵام کۆدی شارەکانیش کێشێ ینی هاوڵاتیەک لە سلێمانی بێتە هەولێر بیەوێ ینی حالەتێکی تاڕە دروست بی نازانیتن ینی پەیوەندی بە تیمەکانی فریاکەوتن بکات لە دوهۆک 62 لە سلێمانی 053 بەڵام بەشێک لە سلکەکان بۆ نمونە ئاگرکوژێنەوە 122 لە هەولێر لە سلێمانی لە دۆک ئەمە باشە ئەوەی کارێکی باشتریش کرابێ ئەو شوێنانەی کە مەترسی تێدایە ئاگری تێدا بەکاردێنن ینی ئاگرە غازە مەترسی لەسەر بازارەکەیە تیمەکانی فریاکەوتن خەڵکیان ناچار کردووە لەزگەیەکی لەم شێوەیە لە دیوار بدەن ژمارەی حالەتەکانی فریاکەوتنی تێدابێ بۆ نمونە بەرگری شارستانی دەڵێ 066 لێ دەدەیت 066 فریاکەوتنی خێرا تەندروستی 066 ینی کەسێکەیە دەبنی بە تەمەنە ناتوانێتن 066 لە حالەتێکی تاڕی زۆر زار پێشنیازی ئەوە دەکرێت تاکە تەلەفۆنی ئێمرجنسی هەیە لەسەر تەلەفۆنەکان پێویستە ژمارەیەکی تایبەت دابدرێ یەک ژمارەی تایبەت وەکو وڵاتانی دنیا کە لە سێ ژمارە پێکاتوە ئەمانە زۆر گرنگیت چەند زۆرە سیمکارت هەیە لێرە دەفرۆشرێ بخۆی کۆڕک هەیە زین هەیە ئاسی هەیە ینی سێ شەریکە بەرێ ئەو ئێستا و سیمکارت یەک لە شەریکەکانەوە بە چەندەم سیمکارتە 7000 ئەوە بەناو دەکرێت نەخێر کەوای سیمکارتێکی زۆری بێداک و با پێ لە باز بەرێ بێداک و با هەیە. ئەم سیمکارتە بێداک و بابانە بەڕاستی کێشی دروست کردیە خەڵکێکی زۆر بۆ کۆمەڵێک کار بەکاری دەهێنێ وەکو بینیمان خەڵکێکی زۆر لە دام و دەستگاکانی حکوومەت گلەییان هەبوو بۆ گاڵتەکردن ئێستا ئەمە دەتوانی بخیتە سەر سیمکارتێک و تەلەفۆنێک و یەکسەر لەگەڵ هەر داوائیرێکی حکوومەت قسەی خۆت بکەیت و دوای سیمەکە فڕێدەی زەرەرەکەی چەندە 7000ەوە باشە لەگەڵ ئەوە نی بە شێوێکی دەمەوێت حکومە یاساکە لە پەرلەمان ئەو شەریکانی ئیجبارکە بەبێ نازنامەی ئەو سیمکانە تەوزە نەکرێت
هەڵەیە زۆر هەڵەیە ینی کابرا توانین تاوان لێ بکات هەڕەشە کوشتنە ئەو سنکاتان هەزارە هەڕەشە کوشتنی کرایە لێکرا تادی خێزانی دەکات خراپ بڵاو ئەکیید داوا لە پەرلەمان دەکەن یاساکە ئەو شەریکانە بە یاسا ئەوانە فرۆشرە ببێن نازنامەی ئەو سکاتان نەفرۆشی چەند ساڵە تۆ چێشخانەت هەیە 25 ساڵە خوا نەخواستا ئەگەر ڕوویدا ڕقەمی ئەگەر کوژێنەوە دەزانی بەخوای نازانین بەزەمە لێرە زۆزە سەرداری قایمقاممان کردیان گوتمان چارەسەرێک مالوو بکەن ئێرە زۆر لە خەتەریات دایلۆکارە باو لۆشتانە ئەمە چەند جار سەردانمان کردیا یعنی ئەم بازارە پێ دەگوترێت بازاری کوران ئێرە بازار کورانە خەتەریەت هەیە لەسەر زۆر ئەو مێزانە تقریبا چەند ساڵێک دانرایە هەر کەسەوە بە کاربای بە تەزویری نایە بە تایبەت تەزویر بە قاچاق یعنی ئێستا کەس نازانێت کاربار چێن دەرا کاربای مێزانە کارەبای قاچاق زۆرە ئاری بە تاکید ساڵە ساڵ تۆ لێرە 25 ساڵەکە 96 لێرە باشە بۆ بەڕێوەبەراتی کارەبای هەولێر قایمقاممان کردیا گوتمان چارەسەرێک مالوو بکەن ئێرمالۆ ڕێک بخن چەند جارێک ئەومان باشە ئەمە وەکو خۆی دەڵێ قایمقامی هەولێرشی ئاگادار کردوەوە تەجاوزێکی زۆری دوکان هەیە لەنێو بازاڕی کوران ترسی لەوە هەیە ئاگر بکەوێتەوە دەڵێ باشتر وایە چارەسەرێک بدۆزرێتەوە بەر لەوەی ڕووداوەکە دروست بێ بەس پێم بڵێ ئەتو مادەم ترسی ئاگرت هەیە بۆ ڕقەمەکە نازانی ئاگر بەخوای ئەمە زۆر لێ لەس گەشتمان لێدایە ئەنی بەڕاستی لەوانەیە نام مۆبایلەکەمان بیانەکەەوەکەمان بە زۆر دەمەی لەبەرمان نیە باشە تۆ پێشنیازی چی دەکەی ینی ئێستا پۆلیس دەزانی چەندە بەخۆی ناوە باشە پێ دوانیە دەبێ حکوومەت ڕێخستنەوەیکی تەواو بۆ ئەو ژمارانە مەسەدەستات ئەمە ئازمان لە ئێستا بێن وەخت خۆی 102 بەهبوو بەدالە تەلەفۆنت بۆ دەکرد هەموو وەڵامێکی دەدات ئێستا چەندین ژمارەی زۆر بە زۆر ئەریوەڵە زۆر 104 چییە؟ پۆلیسە 106 چییە؟ ئاسایشە 115 چییە؟ ئاگر کوژێنەوەیە هاتوونێتە فریاکەوتنی خێرا ئەوانەی کە پێویستیان بە هاوکاری تەندروستی هەیە باری لە ناکاویان هەیە ژمارەی چەند لێ دەدەن ئەمە وەکو دەبینین لەسەر ناونشانەکان تابلۆکان لە شەقامی سەرەکی لە دەرەوە هەمویان نووسە 122 122 لە سنووری پارێزگای هەولێر هەر کەسێک حاڵەتێکی فریاکەوتنی خێرای هەبێت تەندروستی لێرە پەیوەندی دەکات وەکو دەبینن ژمارەی زۆر ئۆتۆمبیلی فریاکەوتن لێرە هەیە بەشێکی زۆریان لێدراون ینی دامیان کردووە ڕووداوی هاتوچۆ دروست بووە دیارە ئەمەش هەر کێشەیە کە زۆر جارانەوەندە بە خێرا دەڕۆن شۆفێرانی دیکە هاوکاریان ناکەن تووشی ڕووداوەکانی هاتوچۆ دەبین دەچین لەگەڵ بەدالەی ئەوێ قسە دەکەین با بزانین ڕۆژانە کارەکانیان چۆن دەکەن چەند کەس پەیوەندیان پێوە دەکات ئایا 122 تەنها کفایەتە ئەو ژمارەیە لێ بدەی یاخودنە زۆر جار خەڵکێک گاڵتەی بەوە دێگەر هاوڵاتیەک ژمارەی هێڵی گەرمی ئاگر کوژێنەوە نەزانێ یاخۆ تیمی تەندروستی نەزانێ ئەمە جێگای بەڕاستی گاڵتەکردن نییە چکە ژمارەکان یەکجار زۆرن لە هەموو دنیا کۆمەڵێک سیستەمەیە دانراوە یەک ژمارە لە بەریتانیا بۆ نمونە 9 لێ دەدەی ژووری هەماهەنگیە لەوێەوە هاوڵاتی پەیوەندی پێوە دەکات ئەگەر تەندروستی بێ تحویلی تەندروستی دەکات ئاگر کوژێنەوە بێت تحویلی ئاگر کوژێنەوە دەکات هەر حالەتێکی دیکە بێ ئەمنی بێ ئەمنی نەبێ بابزانین بۆ 122 ئێوە چۆن ژمارەکە خەڵک پەیوەندیتان بەڵێ سەرەتا بەخێر بێن بۆ سوپاس زۆر بەخێرتان دەکەین سەبارەت بە ژمارەمە 122 هەر هاوڵاتێک لە سنووری پارێزگای هەولێر دەتانی 122 لێ بدا ئیسعاف بەهانەوە دەستی لە بۆ هەر حاڵەتەشی خوانە خواستەوە جەڵتەبی بەربوونەوەبی سوستانبی لە خۆچوونبی کڕۆنەبی سەرەتا 122 لێ دەدا لەوێندە کۆنتترۆل پێی دەرێ ژمارە یەک ئیسعافاتە ئێمەینە لە خزمەت داین ئێمە ژمارە دووش سەنتەری کڕۆنا ئێستا بەرز ئەو ئێستا تەلەفۆنە هاوڵاتی بزانین چی دەڵێمە فریاکەوتنی خێرا بەڵێ فەرموو عەلەیکوم ئەسسەلام باشە پێم وایە ئەمە ئافرەتێکی عەرەبە پەیوەندیکەوە دەکات زۆر هەموو هاوڵاتێک تەلەفۆن دەکات تەلەفۆنەکی گەلێک زۆر دێ خاستان ئەوانەی کە برین لە سنووری پارێزگای هەولێر لە بۆ کڕۆنە لە بۆ حادیسەی زۆر 122 بەڕووتی ینی زین ئاسیاسیال کۆڕک دەتوانێن بەرێ هەمیان دەتوان 6 بۆ هەولێر بەرێ
بەس کاکەمەران ئافمکەی 06 ئەگەر لێ بدا پارەی دەبا بەڵام ئەگەر بە 122 لێ بدا ئەوە هەولێر بە خۆڕای وەردەگری گریمان لە دوکان گریمان لە دەرەوە سنووری پارێزگای هەولێر 122 لێدا بۆ هەولێر پەیوەندی دەکرێت جوانە پرسیارەی جوانە سەبارەت بە دوکان ئەوە سنووری سلێمانیە کە 122 لێدا ڕاستەخۆ 122 سلێمانی ئیسعافات سلێمانی وەردەگرێت لە دهۆچیش هەمان شتە یعنی هەر کەس لە سنووری خۆیتی ڕۆژانە چەند کەس پەیوەندی بێ ئێوە دەکەن ڕۆژانە تەلەفۆنەشی زۆرمان لۆ دێ حاڵەتمان گەلێک زۆرە ینی چەند بۆ نمونە ئەمڕۆ چەند هاتووە کاتژمێر 50 دقا لە چلمەتری ئینزلاق بەرێ ئینزلاقی شکانی هەبووە بەرێ ئێستاکە ئەمڕۆکە هەتا ئێستاکە نووسراوە بۆ 122 بەرە کاکەمەران ئەمە سعات هەشتاتینە لە بۆ دەوامی سعات هەشتاتینە کە ئێستاکە لەو مودەی هەتا ئەوەندە 3-4 ساعتەی تقریبا 12 تا 15 تا 20 حاڵەتمان هەبووە 15 حالەتی فریاکەوتن خێرا بەرێ ئەزا هەیە برین شکانە هەیە بەربوونەوەیە هەیە حادیسەی سیارەیە بەڵام ئێستاکە حادیسەی سیارەی زۆر باشە ڕووداوەکانی هاتوشۆ یەکێکن لەو ڕووداوانەی کە زۆربەی جار حالەتی فریاکەوتنن ئۆتۆمبیلانی ئەمبولانس ئەوانەی کە کاری خێرا دەکەن ئەو کاتێک کە دەچێت دکتۆر لەگەڵیان دەچیان بەس ئۆتۆمبیل بەرێ هەر ئیسعافەکمان دەربچی بەبێ مەعاونتوبی دەرناسی سەیاق و مەعاونتوبیە ئیسعافەکانیش هەموو شتەشیان تێدایە ئۆکسیجینە ئەوانەی ترە هەموو شتەشیان دابین کرەیە کە لە بۆ نەخۆش چارەسەری بکەن هەتا دەیبەنە خەستخانەی دوو دیاردەی زۆر ناشرنێ لە نێو کۆمەڵگەی ئێمە کە بەڕاستی تیمەکانی تەندروستی تیمەکانی ئاگرکوژێنەوە تیمەکانی فریاکەوتن بە گشتی گلەییان هەیە یەکێکیان پەیوەندی درۆ خەڵکێک بۆ کات بەسەربردن لەبەر ئەوەی سیمکارتێکی زۆر هەیە لە بازار کۆمپانیەکان تەنیا مەبەستیانە سیمکار بفرۆشن ینی ناسنامەی ئەو کەسانەی کە سیمکارتیان پێ دەفرۆشێت تەلەفۆن یعنی ژمارەیەکی زۆری تەلەفۆنی ساختە لە بازار هەیە ئەمانە گرفتێکی گەورەیە پەیوەندی بەو خەڵکانە دەکرێت فریامانکەون ڕووداوی هاتوچۆیە ڕووداوێکی تەندروستیە کۆڕۆنەیە چوزام ئاگرکەوتنەوەیە دواتر وا دەرناچێت ئەوەی دیکەشیان وەکو دەبێن دامێکی زۆر کرا و فەرمو ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چوار تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی شۆفێرانی فریاکەوتن ئەمبولانس بۆتە قوربانی گەیاندنی کەسێکی نەخۆش بۆ نەخۆشخانەیەک ئەمە بەڕاستی هەمووی گرفتە یعنی هەندێک جار لە شەقامەکان لە شەقامە سەرچیەکان شۆفێر ڕێگا بە ئەمبولانس نادە نەخۆشێک بواسێتەوە ئەوانش ینی بە پەلەن کەسی نەخۆشیان لەلایە دەبێت زوو بگات بە نەخۆشخانە کاکە هێژە تۆ بەرپرسی ئیدارەی ئەم حاڵەتانی ڕووداوی هاتوچۆ ینی دەبینی سیارەی زۆر لێرەیە هۆکارەکەی چی بووە؟ هۆکارەکەی پابەند نەبوونی خەڵکە بەڕاستی هاوکارنی بە هیچ شێوەیەک هاوکارنینە بەردەوام ئیزعاف دەردەچێت دەرچوونمان هەیە بەردەوام سافرە پێەیە بە فولایت بە هۆڕن لێ دەدا هاوکاری بە هیچ شێوەیەک نییە بە هیچ شێوەیەک نییە هیچ یعنی خەڵکەکە مسابقەمان لەگەڵ دەکات بە دوامان دەکەوێت هەتا زوو دەرچێت گرفتەشی گەورەیە بەڵێ کایە ئەمە ینی بەڕاستی ئەمە شتێکی شارستانی نییە دەبێت شۆفێران هەمیشە هاوکار بن وا بیر بکەنەوە کە کەسێکی وان لە حالەتە زۆر زۆر زامدارنەوە تا هەوە لەبەر چاوتان هەموو دیار باشە زەرری پێکەوت زەرری پێکەوت زەرری ژیانیشی هەبووە شۆفێرێکتان شۆفێرمان جیانە دەستاوە شۆفێرمان هەبوو بریندارە باشە تۆ باسی ئەوم بۆ بکە گوتت چەند هزار سیمکارتێکی تەلەفۆنمان بلۆک کردووە زۆرمان بلۆک کردەمە بەرنامەمان هەیە با بڵێم لە سیستەمی خۆمان ئەو تەلەفۆنانە کە دێ بەردەوام تەلەفۆنی زۆرمان بۆ دێ بەڕاستی هەندێک هەیە دوو لە ڕووزەمەعەت بۆ ڕابواردنە هەندێکیش هەیە بەڕاستی پێویستی پێەیە سکاڵە ناتوانن تۆمار سکاڵا زۆر جار سکاڵەمان تۆمار کردووە ئێستاش لە لای خۆمان بلۆکیان دەکەین ئەوانەی کە بۆ ڕابواردن تەلەفۆن دەکەن لە لای خۆمان بلۆکیان دەکەین زیاتر لەوانەیە 100,000 ڕقممان بلۆ کردو ئێستا ئەو ڕقمانە هەر ئیسیفادە لە 122 ناکەن ینی بلۆکمان کردو بۆ هیچ زۆر ڕقەمەجگار زۆرە ڕۆژانە بەردەوام دێ تەلەفۆن یەکسەر بە تەلەفۆن دێتە سەر تەلەفۆنەکە کە بلۆکەکان دەکرێت بەڕاستی یعنی خەڵکەی زۆر بۆ ڕابواردن تەلەفۆن باشە کەوای دەبێت شەریکەکانی پەیوەندیکردن بەمە دابچنەوە چارەسەرێم کێشی کرد بێگومان هاتوونێتە بەرگری شارستانی لە هەولێر کە وەکو بینیتان بەشێکی زۆر لە هاوڵاتیان تەنانەت ژمارەی بەرگری شارستانیە نەدەزانین چەند شوێنێک هەیە کە زۆر گرینگە ژمارەکانیان بەرگری شارستانێک کە دوو ژمارەیان هەیە یەکێکیان 115ەیە
ئەوەی دیکەشان 125 بەڵام لێدانی ژمارەکە ئەمەش هەر ینی کۆمەڵێک زانینی دەوێت زانیاری دەوێت زۆر جار 115 لێ دەدەی بە کۆڕێک ژمارەکە دەڕوە بەڵام هەندێک جار بە زەین یان بە ئاسیاسێڵ یان چوزانم بەو هێڵانەی ناوخۆ ئەرزی وەکو گوتنی ژمارەکان دەگۆڕێ ڕای سەرکەوت و تەبێژی بەرگری شارستانی پارێزگای هەولێرە من هەر سەبارەت بە ڕێژەی پەیوەندیەکان چەند پەیوەندی کراوە چەند پەیوەندی نەکراوە زانیاری هاوڵاتیان چۆنە چۆن نییە من لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەم دەچینە ژووری بەدالا ژووری پەیوەندی بابزانین چه زانیاریەکمان دەست دەکەوێت ئەمە ژووری پەیوەندیەکانە بەڵێ ئەمە لە بەرگری شارستانی پێی دەوترێت ژووری بزوێن ژووری بزوێن باشە پێم بڵێ ژمارەکان دوو ژمارن دوو هێڵی گەرمتان هاوڵاتی دەتوانێت پەیوەندی بکات بەڵام هەندێک جار 115 دەڕوە هەندێک جار 066 بۆ زیاد دەکرێت ئەمە چییە؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە بۆ ئەوەی هاوڵاتیان بۆیان ڕوون بێتەوە ئێمە ئێستا ئەوەی دەیبینین ئێستا ئێمە چوار هێڵە ئەمە چوار هێڵە ئەمە دویان 115 دویان 125 یعنی لە یەک کاتدا هاوڵاتی دەتوانێت دوو پەیوەندی بکە ینی بە 115 لە دوو هاوڵاتی جیاوە بێت لە 125 لە سنووری پارێزگای هەولێر دوو بەڵێ پەیوەندی هاوڵاتیە بەڵێ باش ئێستا هاوڵاتی پەیوەندی باشە لەگەڵ سلێمانی لەگەڵ دهۆک جیاوازی لە ژمارەکان نییە؟ جیاوازی لە ژمارەکانیە هەموو عراق بەرگری شارستانی 115 بەڵام کۆدی پارێزگا جیاوازە بۆ نمونە ئێستا کۆدی هەولێر 066 کۆدی پارێزگاکانی تر جیاوازە بە نمونە سلێمانی 053 ئێوە بنکەتان لە هەموو شوێنەکەی دەست بەجێ بگەن بە شوێنەکان هاوڵاتیان لە کاتی لێخۆڕنی ئۆتۆمبیل کە ئێوە ئەو ئاماژەی فریاکەوتن لێ دەدەن هاوکارتان دەبن؟ خۆی پرسیارەکەت زۆر جوانە ئێمە لە سنتەری شار هەشت بنکەمان هەیە لەگەر بنکەیەکی ڕزگارکردن دەکانەوە ئەمە لە سنتەری شاروە لە دەوروبەری پارێزگای هەولێرش بە هەمان شێوە هەشت بنکەمان هەیە ئەم بنکانە لە ناو شار و لە دەرەوەی شار بە شێوەیەکی جوگرافی تەواو هەندەسی تەوزیع کرایە بۆ بە نمونە گەڕەکی ئازادی بنکەیەکی لێ بەناوی بنکەی ئازادی لە سنووری بنکەی خۆی هەر ڕووداوێک ڕوو بدا ئەم بنکەیە بە زووترین کات ینی ئەگەر کێشەی ڕێگاوبان نەبی قەرەباڵغی شقامەکان نەبێ ناگاتە دەخولە ئۆتۆمبیلمان لە شوێنی ڕووداوە ساڵانی ڕابردوو بەڕاستی نەخێر بەڵام ئێستا ینی هەز دەکەین کە بنکەکان و ئەفسەرانی بنکەکان باز دەکەن لێپرسراوی تیمەکان بڵێ ئێستا دەتوانین بڵێم خەڵک هۆشیار بێت تۆ کاتێک جێ لە زەنجی ئاگدارکەرەوەی ئێمە دەبێت بە تایبەتی بەرگری شارستانی ڕێگاکە چۆڵ دەکەن بەڵام دەتوانم بە ڕێژەی لە سەدا پەنجا بڵێم ئێستا خەڵک هاوکارمانن بەڵێ عاڵەتی زۆرمان لە بۆ دەی عاڵەتی وە زۆر جاران هەبووە ساسێ شوێ کاب لە تەلەفۆن دەکات دەڵێ لە فرانزێ ماڵە گاگریگرتیان سانی ڕەوان دەکەین نیدامان لەبوو لە دادەری هیچ ئاگرێک نەبووە هیچ شووا لە گۆڕینێک لە پەیوەندی بامان ڕقم دەکەینەوە دەرە داخراوە بەشێکی بەرچاو لە هاوڵاتیان ئاشنایەتیان بە ژمارەکانی فریاکەوتن کە جۆر بە جۆرن کۆدی جۆر بە جۆرن هەبوو بەڵام زۆربەی هەر زۆری هاوڵاتیان ئاگاداری ئەو هەموو ژمارە و شێوازی کۆدی ئەو پارێزگایانە نەبوون باشترین چارەسەر وەکو هاوڵاتیان داخوازیان لە حکوومەت هێرێمی کوردستان دەکرد پێویستە ژمارەی ئەمرجنسی تاکە ژمارەیەک بێت وە لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش هەمان ژمارە کار بکات ئەو کات کارەکان ئاسانتر دەبێت و هاوڵاتیانش هەر کاتێک پێویستیان بە بوارێکی فریاکەوتن ئیتر ئاگرکوژێنەوە پۆلیس ئاسایش تەندروستی توندوتیژی یاخود هەر شوێنێکی دیکە بێت لە ڕێگەی ئەم ژمارە پەیوەندیەوە دەتوانن کێشەکانی خۆیان بگەینن بە لایەنی پەیوەندیدار و چارەسەریش بە زووترین کات بۆی بدۆزرێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.